ساڵتا لە بێم کاتان باشبینە ڕووی سەر خۆشەویستەکانم میوادارم هەمووتەن دروست باش بن بۆ پرۆگرامی ئەمجاری ئێوارەی سلێمانی لەگەڵ میوانێکی بەڕێز پرۆگرامی ئەمجارتان پێشکەش دەکەم کە سەبارەت بە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی و هەموو دەزانی کە ماوە لە نێوان وەرزەکاندا بە پێی جیاوازی و تایبەتمەندیەکان بە شێوازێکی زۆر باش و تایبەت پێشانگاکان کە دەکرێنەوە بە مەبەسمە پرسیارکەم دەربارەی ئەم پێشانگایانە چۆن ڕێک دەخرێن چی لە پاڵ لە باگراوندی ئەم پێشانگایانە هەیە ئێمە کاتێک کە دەچین سەردانیان دەکەین و زۆرینەی جارەکان بە داشکاندنە زۆرەکان و بینینی کۆمپانیا و ئەو لایەنە بیانیانەی کە بانگێشتی سلێمانی دەکرێن و دادوایی لەگەڵ زۆر بەڕێز کە کاک حەسەن ڕەحیم بەڕێزیان کە لەلام میوانن بەڕێوەبەری پێشانگای نێودەوڵەتی سلێمانین زۆر بەخێر بن زۆر خۆشحاڵم لێرە دەتانبینم. زۆر سپاس بۆ ئێوەش. سپاس بۆ جەنابتان. کاک حەسەن مەبەستمە هەر لە سەرەتاوە بەوە دەست پێ بکەم لەوە لە جەنابتان پرسم پێشانگای نێودەوڵەتیەکان بە کۆی گشتی تا چەند کاریگەریان دەبێت لەسەر بەرەو پێشبردننی ئابووری و لایەنی گەشتیاری لە شاری سلێمانی بە یاخود لەو جێگەی کە دەکرێنەوە؟ سەرەتا بەناوی خۆی گەورە زۆر سپاس بۆ دەرفەتە کراکراوی سەرکەوتوو بن. لە ڕاستیە پێشانگای نێودەوڵەتی ئەتوانین بڵێین سەرچاوە و مەزدەرێکی گرنگی بازرگانیە لە هەر شارێکە پێشانگایکی نێودەوڵەتی تێدا بێت بۆ کەمەند چێشکردن و ڕاکێشانی سەرمایی بیانی و شەریکاتی بیانی و تەکنۆلۆژیایی پێشکەوتوو بۆ ئەو شارە و بۆ ئەو وڵاتە. بۆیە ئەتوانین بڵێین ڕۆڵێکی زۆر گرنگە بینە پێشانگای نێودەوڵەتی بۆ شاری سلێمانی و بۆ هەر شارێکی دیکەش کە پێشانگایکی نێودەوڵەتی تێدا بێ لە هێنانی سەرمایەی با بڵێین دەرەچیەوە هەتاوەکو تەکنۆلۆژیای سەردەم و هەتاوەکو بە یەک ناساندنی بازرگانەکان و کۆمپانیەکان بە یەکتری و ئاڵوگۆڕکردنی زانیاری گرنگ لەسەر پێشکەوتنی بواری اقتصادی بۆیە بەڵێ گرنگیی زۆری هەیە لە ڕووی ڕەخساندنی هەلی کار و پێشکەوتنەوە. بەڵێ ساڵانە لە سلێمانی تا چەند پێشانگا دەکەنەوە چۆن ئەو خشتە و پلانە هەیە کە لە ساڵێکدا پێشانگاکان تایبەتبندیان چی بێ جیاوازیان چی بێ؟ لە ساڵی 2009ەوە پێشانگاکەمان لە ژووری بازرگانی وەرگرتووە لەو ساڵەوە کە وەرمانگرتووە ساڵانە پلانی چەند پێشانگایەک لەلایەن خۆمانەوە کە دائەنرێت بۆ ئەوەی کە لە شاری سلێمانی بەڕێوە بچێت و کاریشمان بۆ کردووە و توانیویشمانە ڕۆڵی باش ببینین لەو بوارەیە سەرڕای ئەوەی کە چەند کۆمپانیایەکی دیکەش کە عێراقی و تورکی و ئێرانی تا ئێستا لە پێشانگاکە پێشانگا دەکەنەوە. ئێمە ساڵانە لانی کەم بۆ 5 تا 6 پێشانگا هەر لەلایەن کۆمپانیات ڕەسەسیلەوە کە ڕێک دەخرێت لە پێشانگاکەیە بەڵام ئەتوانین بڵێن بەداخەوە ئەوە چەند ساڵێک کە 1-2 ساڵە بەهۆی ئەو با بڵێن داخستنی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی لەلایەن تورکیا و واتە تەعامل نەکردنی لەگەڵ فڕۆکەخانەی سلێمانی تەئسیرێکی سلبی زۆر خراپی بوو بەدڵنیایی و ڕێگەی گواستنەوە کاریگەری لەسەر ئێوە دروست دەکات چونکە دەواازەیەکی گرنگ بوو بۆ پێشانگاکان. بەڵێ پەیوەندیتان لەگەڵ چەند وڵاتدا هەیە لە چەند وڵاتەوە ئەو کۆمپانیاکان بانگێش دەکەن بۆ پێشانگاکانی سلێمانی؟ دیارە پێشانگا تا پێشانگا فەرقی هەیە و پێشانگایش دوو بەشە بەشێکیان ناوخۆیین کە لە عێراقداوەتە لە بەغداد هەر بەڕێوەبەرایەتێکی تایبەت بە پێشانگا ناوخۆیەکان جیا کراوەتەوە. پێشانگایش هەیە کە نێودەوڵەتیە واتە ئەو وڵاتانش کە تێیدا بەشداری ئەکەن وڵاتانی بیانی توان تێیدا بەشداری بکەن. پێشانگا ناوخۆیەکان بریتە لەو کارگە و کۆمپانیا و بەرهەمهێنەرانەی کە لە ناوخۆی وڵاتان لە کوردستان و عێراقدا بەشداری ئەکەن کە ئەمە لە هەموو شارەکانی عێراقەوە دەستەکرێت بە داوەتکردن بۆ بانگشتکردنی بۆ بەشداریکردێنن وەکو ئەوەی کە ئێمە دوو خولمان بەڕێوە بردووە تا ئێستا پێشانگای سەناع فی العێراق و مەدینە عێراق کە ئەم ساڵیش خولی سێهەمی بەڕێوە دەچێت. هەندێک پێشانگایش هەیە نێودەوڵەتیە وەکو پێشانگای کتێب وەکو پێشانگای کشت و کاڵ وەکو گەشت و گوزار وەکو هەر پێشانگایکی دیکەی DBX کە لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی ئەم ساڵ خولی حەڤەی بەڕێوە دەچێت.
ئەمانە پەیوەندی هەیە بە بارودۆخی ناوچەکە و عێراقەوە، ینی هەرچەندێک بارودۆخ لەبار بێت لە ڕووی ئەمنی و لە ڕووی اقتصادی و سیاسیەوە، ئەوەندە کۆمپانیای بیانی وڵاتی زۆرتر بەشداری ئەەکەن. بۆ نمونە لە پێشەنگەی کتێبدا هەندێک ساڵ 18 وڵات بەشداری ئەەکە، هەندێک ساڵ تا ئێستا لە 12 وڵات کەمتر نەبوو ئەو وڵاتانەی کە تیایدا بەشداریان کردووە، کە ئەم ساڵ ئینشاڵڵا خولی حوتەمی لە مانگی دەیا بەڕێوە دەچین. بەڵام پێشەنگەی کشت و کاڵ ئەویش 9 وڵات تا 10 وڵات و 12 وڵات تیا بەشداری ئەەکەن. پێشانگای دیکەمان هەیە تا 20 وڵات و 22 وڵات بەشداری ئەەکەن. بەم شێوەیە یعنی پێشانگەکان بەڕێوە دەچن. لە کاتیکردنەوەی پێشانگەکانە تا چەند گرنگی بە بەرهەمی ناوخۆیی دەدەن، چونکە دەزانین وەک لە سەرتا بەڕێز خۆش ئاماژەت پێکرد بوونی ئەم پێشانگانە گرنگێکی زۆریان هەیە بۆ لایەنی ئابووری و گەشەی ئابووری لە ناوچەکەدا. ئێوە تا ئێستا بە درێژای ئەو پێشانگانەی کراوە چەند گرنگی بە بەرهەمی ناوخۆیی دەدەن بۆ ئەوی هەوڵێک بێ و هەنگاوێکی گەورە بێ ئەو بەرهەمانە زیاتر گەشە بکەن؟ ئێمە بۆ بەرهەمی ناوخۆیی دوو پێشانگای تایبەتمان کردووە بۆ بەرهەمی ناوخۆیی. یەکیان ڕاستیا پێشانگان نییە، ئەگەرێ بڵێن فیستیڤاڵی بازارکردنە، فیستیڤاڵی فرۆشەکە. ئەمە هەموو کۆمپانیا بەرهەمهێنەکان بەرهەمەکانی خۆیان دەهێنن بۆ ماوەی 10 ڕۆژ ڕاستەوخۆ دەیفرۆشن بە هاونیشتمانیان بە ئۆفەری تایبەت و داشکاندنی تایبەتەوە، کە ئەمە فیستیڤاڵە، واتە هەموو بەرهەمهێنێکی بچووک تا گەورە و وەسەد هەمووی دەتوانن تیا بەشداری بکەن، وە زیاتریش بەرهەمە خۆراکیەکان و پێداویستی ڕۆژانەی هاوڵاتیان تیان نمایش دەکرێت. ئەو فیستیڤاڵە. بەڵام پێشانگایکی دیکەمان هەیە وەکو سنع فی العێراق، ئەمە هەموو کۆمپانیا گەورەکان و وەسەد و بچووکەکان تیا بەشداری لەسەر ئاستی هەموو عێراق. بۆ ئەمە هەم ئێمە وەکو بڵێ ئۆفەریان بۆ وەرئەگرین لە وەزارەتی سەنعای عێراقی لەوەی کە داشکاندنیان بۆ ئەکات، ئەوان بەشێک لە تێچووەکەی ئەگرنە ئەستۆ و خۆشیان بەشێکی، ئێمەش ئۆفەراتی تایبەتیان دەینێ. و هەم وەزارەتی پیشەسازی هەرێم کە زیاتر تا ئێستا ئەوەی ئەو پێشانگە وەزارەتی بازرگانی پیشەسازی هەرێم هاندەر بووە بۆ بەشداریکردن، بەڵام ئۆفەراتی نەبووە. ژووری بازرگانیش هەمیشە هاوکارمانە لە پێشانگاکانە. بەڵام لە پێشانگا نێودەوڵەتیەکاندا داشکاندنی تایبەت هەیە بۆ بەرهەمە ناوخۆییەکان، بەس لە ڕووی ڕووبەری نمایشکردنیانەوە یان لە وەکو پێشانگا ئێوە داشکاندنیان بۆ؟ بەڵێ ئێمە وەکو پێشانگە داشکاندنیان بۆ ئەەکەین. هەمیشە ئەوانەی کە بەرهەمی ناوخۆییان هەیە وەکو تەشجیعێک، دیارە ئەمە لە وڵاتانی دیکە حکوومەت ئەیکا. حکوومەت ینی هەر بەرهەمهێنێک کە هەرچی دروستەکە، ئەوەی کە گۆرەوێک دروستەکە و ئەوەی کە چپسێک دروستەکە، ئەوەی کە بسکیت و هەرچێک دروستەکات، حکوومەت خۆی ئەم یارمەتیان ئەدا بۆی ببنە هەناردەکار، بۆ ئەوەی بەرهەمەکانیان بناسێنن بە وڵاتانی وڵاتانی دیکە ببن. حکوومەت خۆی تێچووی پێشانگاکانیان بۆ دەستەبەر ئەکات. بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان تا ئێستا ئەم ئۆفەرە نییە بۆ بەرهەمهێنەران، بۆیە هەر ئێمە وەکو بەڕێوەبەری پێشانگاکە و ڕێکخەری پێشانگاکان ئەم ئۆفەرە لەلایەن خۆمانەوە بۆ نمونە 150 داشکاندن ئەەکەین بۆ بەرهەمی ناوخۆی. یعنی ئەگەر بە بوسێک بە $1000 بێ بۆ بە پێڕوبەر تەبعاً بە پێڕوبەر بوسێ بە $10,000 بەڵام بۆ ئەو $500 وەرەگرین. ئێوە داشکاندەکەن بۆ ئەو جێگەی نمایشکردنی جێگەی دەستخۆشیە و زۆرینی کاتیش ئەو خانمە بەڕێزانشمان هەربینی وەکە ئیشی دەستیان هەیە لە زۆرینی پێشانگاکان. پێم وابێ ئەمەش هەنگاوێکی گەورەی ئێوەیە کە ئەوان ئەتوانن لەم پێشانگایانە هەبن. مەبەستمە ئەوە من لە بریجە نابێت ئاماژەم بۆ کرد کە ئێوە یارمەتی خانمان دەدەن، بەڵام ئەوەی مەبەستمە پرسیارکەم لەمڕۆ ئێوە مەبەستان چییە؟ ئەم خانمانەی کاری دەستی و کاری بچووکی بازرگانی زۆر بچووک دەکەن، کاری ماڵەوە دەکەن و دێن لەم پێشانگایانەدا، ئێوە دەتانوێت ئەمانە بگەن بەکوێ بیانگەێنە چه ئاستێک؟ ئامانجی ئێوە چیە لە بەشداری پێکردنی ئەوان؟ لە ڕاستیە هەر لە سەرەتاوە کە ئێمە دەستمان کردو بە ڕێخستنی ئەم پێشانگایانە مەبەستمان بووە کە فەردی ئێمە ینی کەسی بەرهەمهێن هان بدەین بۆ ئەوەی کەسانێک بن لە هیچ کە خۆیان لەسەر پێ خۆیان بۆسن، خەڵکانێکیش بە دەوریانە هەلی کاریان بۆ بڕەخسێ و معیشەتی ژیانیان دابین ببێت. بۆ ئەم مەبەستە ئێمە هەمیشە داشکاندن حتا بۆ هەندێکیان کە زانیمانە بەرهەمەکەی
ئەو مەصرفەی پێ دەرنایەتەوە بێ بەرامبەری هاوکاریمان کردو شوێنمان پێداون ئەمە ینی مەبەستمانەکە ئەم کەسەی ئەمڕۆ بەرهەمێکی کەم بەرهەم ئەهێنێ لە لۆکاڵی دەرچێ ببێتە کەسێکی بەرهەمێنێکی گەورە و بتوانێت بەرهەمەکانی بناسێنێ بۆ نمونە ئەگەر لە گەڕەکێکە بە گەڕەکەکانی تر ئەگەر لە شارێکە بە شارەکانی ئەوە ڕوویداوە لەگەڵتان کاگڕەکەم لە دەرنجامی کۆکراوەی پێشانگاکانتان کەسێک یاخود جێگای کۆمپانیایەک لە پێشانگایك بەشداری کردبێ بۆ ساڵانی دواتر بە هێزێکی گەورەترەوە هات بێتەوە سوودی و بەرهەمی پێشانگاکەتان بینی بێتەوە بەڵێ خۆشبەختانە چەندین کەس لەم کەسانە ڕوویداوە کە جاری یەکەم ئێمە بە زۆر هێناومانە قەنعەتمان پێکردووە بێ بەشداری بکە لە پێشانگەکە ساڵی دووهەم خۆی قبوڵی نەکردو و توێتی نا من زۆر ئیسفادەم کردووە یعنی هەتا کارگەمان هەبووە بە خەتێکی بچووک بەرهەمی وەکوڵی پاکەرەوەی بەرهەمێناوە دوایی کاتێ لە پێشانگەکە بەشداری کردووە ناچار بۆ خەتی دیکە زیاد کات چونکە مشتریەکانی وا زۆر بووە نەیتوانیوە بەرهەمەکەی بەشیان بکە خەتی دیکە ئیضافە کردووە ساڵی داهاتوو هاتۆ پێگەیەکی زیاتری لەناو پێشانگە ڕوبەرێکی زیاتری لەناو لە ڕووی ئاسی پێشانگاکەەوە جەنابتان پێشکەوتنی خودی پێشانگاکە چۆن دەبینن پێشوازی بازرگانان بۆ ئەو پێشانگای هەز دەکەن کە ئەو هەنگاوانەی ناوێتی ئەوەیە ئێوە لێ ڕازی بن یا خودێشتا ماوێتی زیاتری ماوە بۆ گەورەبوونی پێشانگاکە ئەم بەشە دیارە وەکو کورد دەڵێ بە دەستێک بە تەنیا چەپڵی پێ لێ نادرێ ئەمە ڕاستی پەیوەندی هەیە هەم بە ئێمە وەکو ڕێکخەری پێشانگاکان و هەر کۆمپانیایکی ترکە ڕێکخەری پێشانگای دێ لە پێشانگای نەودەوڵەتی سلێمانی یا هەر شارێکی دیکە پێشانگا دەکاتەوە هەنگاوی یەکەم لەسەر ئەوە کە هەوڵ بدا پێشانگاکانی بە شێوەیەکی باش و پێشکەوتوو وە بە کوالیتی ڕێک بخە هەنگاوی دووهەم لەسەر بەرپرسانە هەنگاوی دووهەم لەسەر حکوومەتە کە گرنگی پێ بدا سەردانی پێشانگاکە بکە وەزیرەکان بەرپرسەکان لە ئاستی باڵایە سەرۆکی حکوومەت جێگوی سەرۆکی حکوومەت ئەمانە پێویستەکە کە گرنگی بەم پێشانگای بدەن کاتێک کە ئەمانە گرنگی بە پێشانگاکە دەدەن و سەر ئەدەن لە پێشانگاکە و ئەو کەسانەی کە تایە بەشداریان کردووە دەچندەیان دوێنن بۆ ئەوان تەشجیعێکە هاندانێکە کە ساڵی داهاتوو بە شێوەیەکی باشتریش بەشداری بکە و لەگەڵ ئەوەشا بەرهەمەکەیشی بەرەو پێش بەرێت سەبارەت بە سەردانکردنی پێشانگاکان بابەتی تەمەن و ئەوانە پەیوەندی هەیە تا چەند مەسەلەن ئەگەر کەسێک خوارد تەمەنی 18 ساڵ بێ یاخود کەسێک ئەو کەسانی سەردان دەکەن هیچ فلتەرێک هیچ شتێک هەیە هەموو کەس دەتوانێت بە ئاسانی بێتە ژوورەوە ئەمە چۆن ڕێک دەخرێت ئەمەش پێشانگاکان جۆرەکانیان فەرقی هەیە پێشانگا هەیە بۆ نمونە پێشانگای کتێب بۆ گشتیە ینی پێشانگایکی گشتیە لە مناڵێکی ڕەوزەوە توانێت سەردانی بکە هەتاوەکو پیرێکی 80 ساڵە چونکە پەیوەندی بە کتێب و بە ڕۆشنبیری و بە خوێندنەوە بەڵام بابەتی پێشانگای بێ سەرپەرشت ینی زۆر جار هەیە کە ئەوە سکیوریتی ئەوانەی کە ئەزانێ کەسیان لەگەڵ نییە و جۆرێک لە هین دروستەکە لەمپەریان بۆ دروستەکە بۆ هاتنەژوورەوە بەڵام پێشانگایکی تایبەت مەسەرەن بۆ نمونە پێشانگەی پیشە سازی یا پێشانگای کشت و کاڵ یا هەر پێشانگایکی دیکەی کە تایبەتە بە سێکتەرێک بۆ نمونە پێشانگایکی پزیشکی دەکرێتەوە ئەمانە پێشوەخت بەناونووسینە پێشوەخت لینچێک دەنێرین ڕکلامی بۆ دەکەین کە هەر کەسێک خوازیارە بوارەکەی خۆی تۆمار دەکات ناوی تۆمار دەکات ڕقم تەلەفۆن دادەنێت دوای وەکو داوەتێک بۆی دەچێتەوە کاتوانە سەردانی و پێشانگای بکە و کاتێکیش کە بەس نمایشە واتە فرۆشی تێدانە تەمەەن دیاری ئەکرێت لە خوار 18 ساڵەوە ڕێگەی پێنادرە زۆر جاگلی ئێمەشمان هاتۆتە سەر کابرەگە ڕاوەتەوە و توێتی من لێەوە گەیشتومێ بەس ڕێگە نادەم چمە ژوورەوە بەڵام مختص نەبووە بە بوارەکە ڕێگەی پێنەدرا لە پێشانگەکانی دیکە بەداخەوە چەند ڕووداوێکمان بینی کە بۆیە مای زەرەر بۆ بەرهەمی هەندێک لە کۆمپانیەکان بوونی لافا و باراناوێکی زۆر بەپێی ئەو کات کەشوهەوای پێشەنگاکە ئەمە تا چەندێکی پەیوەندی بە ئەوە بووە لەلایەنی ڕێخستنی پێشانگاکەوە پێشبینی نەکراوە و ئاگدار نەبوون بۆ یاخود هۆکارێکی ئاسایی بووە دەکرێت ڕووبات ئەگەر لە دەرەوەی توانای مرۆڤەکان بێت بابەتێکی کەشوهەوایی بووە چۆنا ئەمە دەتوانن کۆنتترۆلکن بۆ پێشانگاکانی تر بۆی زەرەر بەرهەمی کۆمپانیەکان نەگا دیارە لە هەموو وڵاتێک و لە هەموو سەردەمێک و لە هەموو شوێنێک ینی ڕووداوی سروشتی قابلی ئەوەیە کە ڕوو بدات و
لە توانای مرۆڤەکانیشانە یا جاری وایە ڕووداویی کت و پڕ ڕوەدا سروشتیش نییە بەڵام ڕووداویی کت و پڕە ڕوو ئەدات و ئەبێتە ئەزمون بۆ ساڵێکی تر و کاتیشتر و پێشەنگایشتر لە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانیش تا ئێستا تەنها یەکجار شتی وا ڕوویداوە ئەویش ساڵی 2020 بوو کە لێزمەیەکی زۆر بە تاوێت تاوەبارانێکی زۆر ئەوە بە لێزمە و بە قوڕ هات خوارەوە ئەویش بەهۆی ئەوەی کە ڕەشەبا و ئەو بابەتانە هەندێک ئەوەی هێنا بۆ سەر سەقفی پێشانگاکە کونی ئاوەڕۆکانی گرتبوو هەندێک لایلۆن و عەلاگە وشانە منتەقەی ئێمە تۆزێک منتەقەیەکی شعبیە بۆ پێشانگاکە خانوو و خانوەکانی سەرەوە لە پشتی پێشانگاکەون عەلاگە وشتانی هێنا بوو سروشتی سلێمانیش ڕەشەبای بەهێز و ئەوەی هەیە کونی ئاوەڕۆی سەقفەکانی گرتبوو ئەو شوێنی کە ئاوی لێ دەرەچوو پڕ بوو تا پێمانزانی بڕێک ئاو هاتە خوارەوە ئەویش ئێمە وەکو بەڕێکخەری پێشانگاکە هەمووانی کە زەرەریان لێکەوتبوو زەرەرەکانمان بۆ قەرەبووکردنەوە. مەبەستم ئەوە بوو کە لە ڕووی شوێن و کواڵێتی هۆڵی پێشانگاکەوە ئامادەکاریەکان شتەکان ڕێک و پێکن ئەوە نیە ئەگەر ڕووداوێکی نەخوازرا و ڕووبات ئەگەر نا شتەکان ئامادەن هەمووانی بەڵێ بەدڵنیاییەوە وەلەو بێکەم و کەسری نییە پێشانگاکە ینی خۆتان دەبینن و هاتون بینیوتانە هەتا ئێستا بەردەمی پێشانگاکە پارچینکێکی شایستەی نییە ینی تا ئێستا گڵ و خۆڵە ئێمە بەشێکیمان لێ چەوڕێژ کردووە کە زەوی بەردەم پێشانگاکە تایبەتە ئایدی شارەوانیە وە لە ڕاستە من ئەمڕۆ شەر جارێکی تر بە چوومەوە خزمەتی سەرۆکی شارەوانی خاتوو لەیلا و ئەو بابەتەمان پێکەوە دووبارە باس کردەوە کە بەڵکو هەنگاوێک بنێن ئەوەمان بۆ قیرتاوکەن و سەڵسکەن ئەوە بەشێکی تریشی ئەوەیە کە پێشانگاکە ئێمە بە نوقسانی وەرمانگرت و لەسەر بودجێ و گیرفانی خۆمان هەموو تێچووی نۆژەنکردنەوەکەمان لە ئەستۆگەرد سەرەتا بە شێوەیەکی ستاندارد دروست نەکراوەتە ئەساسی پێشانگاکە بە شێوەیەکی ستاندارد دروست نەکراوە کەم و کەسری هەیە بۆ نمونە پێشانگا نابێت سەقفی ئاو بدا بەڵام ئەوە بەهۆی ستانداردیەوە ئێمە ناچار بووین کۆمەڵێک معالەجەی زۆرمان کردووە تا ئەتوانیمان ئەو کێشەیە حەل بکەین ئەمە ڕوویەکی دیکەشی ئەوەیە کە هەر شتێک ڕوو ئەدا بێتە ئەزمون بۆ جارێکی زۆر ڕاستە ئەوەی مای خۆشحاڵیە ئەو دەرەنجامە جوانەیە کە بینیومانە و کە هەم پەرۆشی خەڵکیشەوە لە چاوەڕوانیان بۆ پێشانگاکانەوە خۆی بۆ خۆی ئەوە دەسەلمێنێ کە لەگەڵ ئەزمونەکانە خۆشبەختانە خەڵکی بەدڵیانە و هەروەها طبعاً کۆمپانیاکان و لایەنی بازرگانی هەندێک جار لێرە و لەوێ دەبینین لە پارکە گەورەکانی ناوشار پێشانگای دیکە دەکرێتەوە ڤیستیڤاڵی بەهارە و ڤیستیڤاڵ کۆمەڵێک پێشانگا بێت بۆ لایەنی بازرگانی ڤیستیڤاڵەکان بێت ئەمانە کاریگەری دروست دەکەن لەسەر پێشانگای نێودەوڵەتی یا پێشانگای سلێمانی کە لە جێگێکی تایبەتمانەیە ئێمە ئەم پێشانگانی ناو پارکەکانی ناو چەق و سنتەری شار مەبەستمە پارکی ئازادی بێ هەواری شار بێ فیستیڤاڵانەوەی و ئەو چالاکیانەی کە لە ناو شار یا لە پارکەکان ڕێگەخرێ ئەمە لە ڕاستیە ڕاستە بەهۆی جۆرێک لە ناڕۆشنبیری جاری وایە ناوی لێ ئەندێ پێشانگا ئەگەر نا پێشانگای نێودەوڵەتی لە هەر وڵاتێکە لە هەر شارێکە یەک پێشانگای نێودەوڵەتی هەیە بەڵام جاری وایە ناویان ئەندێ پێشانگا لە ڕاستیە پێشانگانی ئەوانە میهرەجان و فیستیڤاڵێکن کە خەڵکی بۆ بابەتێکی تایبجاریە بۆ خواردن ئەکرێت جارویە بۆ جلوبەرگەکرێت جار ئەمە لە هەموو وڵاتێک هەیە لە سەر شارەعێگەکرێت لە سەر لە ناو پارکێک ئەکرێت لە ناو هۆڵێکی بچووک ئەکرێت لە جێ شوێنی شەکرا خواردنەوە جاری وایە ئەکرێت لە هۆڵی هوتێلێک ئەکرێت ئەمانە تەبیعیە لە هەموو وڵاتێک ئەمانە هەیە بەڵام ناویان هین نییە پێشانگای نێودەوڵەتی نێنان پێشانگانیە لە ڕاستیە ئەمانە تەبیعین بکرێن و تەبیعیشە بکرێت چونکە ئەمانە نەقڵکردنیان بۆ ناو پێشانگایکی نێودەوڵەتی لە بەهای پێشانگاکەێنێت خوارەوە ئێمە وەکو خۆمان وەکو کۆمپانیای ئەتڵاس کە داهێنەری فیستیڤاڵی نێودەوڵەتی بەهارین و یەکەم جار ئێمە فیستیڤاڵمان داهێنا لە کوردستان ئەتوانم بڵێم فیستیڤاڵی بازارکردن لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بەڕێوەمان بن هەتا ئێستا ئەم فیستیڤاڵە خولی حوتەمیشی بەڕێوچی بەڵام فیستیڤاڵێکی نێودەوڵەتی لە ئاستێکی باڵایەیە ئێمە تەنها ئەو فیستیڤاڵەمان هەیە لە پێشانگای نێودەوڵەتیە ئەویش کۆمپانیا بیانیەکان و کۆمپانیا ناوخۆیەکان ڕاستە و خۆ و بەرهێنەرەکان تایە بەشداری ئەەکەن نە ئەوەی کە دەستگێڕێک لە بازارەوە بێت لەوێ ئەوە نمایش بکە تەنانەت بۆ ئەوش پلانمان هەیە ئیتر لەوێ نەیکەین
بۆ ئەوەی کە لە شوێنێکی تر بەڕێوەی بەرین بەڵەوەی کە نێودەوڵەتی هینی خۆی دانەبەزێت بەدڵنیاییەوە چونکە پێویستی بۆ ئاستەی خۆی هەیە و هەم بینینی لە ڕووی چاوی میدیا جیهانیەکانیش بە ماشەوە زیاتر چاوی لەسەر و کامێرەکانیان دێن. مەبەستمە کات بەم بە بەڕێستان ئەگەر شتێک هەبوو بێ ویستە بێتان ئێوە باسیکەن من نەمپرسی بێ وەکو هەم دواوتەتان هەم وەکەوەی کە دەتانێت بڵێن کات بۆ جەنابتانە. زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە وەڵاهی ئەوەی ڕاستی بە ئێمە تەبەن تا ئێستاش ینی گلەی ئەکرێ لەم لاو لەولا کە پێشەنگەی نێودەوڵەتی سلێمانی لە ئاستی پێویستانیە یا مەسەرەن خەڵکێک دەیە بە نعد و بەچیەوە هات شوێیەکان بابەتانە دیارە لەو زوومەوە کە پێش 2009واتە 2010 بۆ پێشەوە خراوەتە سەری ئەم هینە وەرەگیرێ بەڵام بەشێکیشی نەحەقیان نییە چونکە بەردەم پێشانگاکە هەتا ئێستا ستاندارد نییە داواکەم کە لایانی پەیوەندیدار هاوکار بێ لە پێشخستنی ئەو پێشانگایە و حکوومەتیش زیاتر لە جاران بێتە سەرخەت لەگەڵمان بۆ لە کاتی ئیفتتاح و کردنەوەی پێشانگاکانە وارووا لە ڕۆژانی پێشانگاکانە گرنگی زیاتر بدات واتە سەرۆکی حکوومەت بەڕێزان جێگری سەرۆکی حکوومەت هەروەها سەردانی پێشانگاکە بکەن بۆ ئەوەی کە کۆمپانیا گەورەکان دڵخۆش بن بە بەشداری کردنیان و بزانن کە شخصی باڵا ئەبینن و ئەتوانن لەگەڵیانە وێنەیەک بگرن لانی کەم. دەستان خۆش بێت زۆر خۆشحاڵ بووم لەگەڵ بەڕێستانە نزیک جەنابتان دانیشتم و سپاس بۆ وەڵامدانەوەکانتان هیوای سەرکەوتتان و دەخوازم و بەردەوام بن و هیوادارم بینەر و بیسەربەرزەکانی منیش لە کەناڵ و ڕادیۆ سلێمانی لە هەردوو سوودیان بینی بێ لە گفتوگۆکەمان و هیوادارم هەمومان پێکەوە هاوکار بین و بەرهەمی خۆمانمان خۆش بوێت پێشانگاکانی خۆمانمان خۆش بوێت و چێژ وەربگرین زۆر گرنگە ئاستی ڕۆشنبیری کۆمەڵایەتی زۆر جار هەندێک لەو شتانی ڕەنگە لە شاشەکان ببینین لە بەرهەمی وڵاتانی بیانی ببینین لە لای خۆشمان هەبێ بەس وەکو خۆی وەری نەگرین ئەوەی ئەمێ بیر لەم تکایە بەشدار بن لە پێشانگاکان جوان خۆتان بگۆڕن چێژی لێ ببینن بەڕێکی زۆر جوانە و بڕۆنە ئەوێ نەک ئەوەندە ئاسایی وەری بگرین و بڵین لە بەرەوەی لە لای خۆمانە وەکو ئەوە نییە کە لە لای ئەوانە ئەمانە زۆر گرنگن بەڕاستی ئاسی ڕۆشنبیری تاک دەردەخات و هیوادارم سووتان لە میوارەیە بینی بێت و هەر شاد و بەختەوەر بنجارێکتر سپاس بۆ جەنابتان.